لا تەوەری دوم لەگەڵتان بەردەوامین کە ئاماژە بە ئاڵتون دەکەین. نرخی ئاڵتون بۆچی زۆر گۆڕانکاری بەسەردادێت لە هەمان کاتە لە ئێستادا نرخەکەی چۆنە، جۆرەکانی چۆنن. من گفتگۆی ئەم بابەتانە دەکەم کە سروشت کامەران زەڕەنگەر و شێک ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. سڵاو لێبوو بەیانیت باش، سوپاس بۆی کە لە تۆری دوێن بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەستپێک پێشەوە بینە سەر بابەتی جۆرەکانی ئاڵتون و ئەمانە، ئەمێ بزانم کاک سروشت ئەمڕۆ نرخەکەی چۆنە، بۆچی بەردەوام باز لەوە دەکرێت کە نرخەکەی لە دابەزینە؟ سەرەتا سڵاوتان لێ بەیانی جەنابتان باش. نرخی زێر وەکو گۆڕانکاری کە بەسەریا هاتبێ هۆکاری زۆرە لەم کاتەشە کە هۆکارەکانێکی سەرەکی لەوە سوی ئەمریکایەکەی خاتە سەر پارەکانی ئەیش بە ڕێژەیەکی زۆر ئاڵتونی دابەزان و لە ڕوویەکی ترەوانێ هەموو ئەم لە عالەمیەکان چی لە ئێرۆ، چی لە پاوەن و چی لە دراوەکانی تر کە ڕێژەیەکی خۆیان لە دەستدا ئەمەش هۆکار بۆ دابەزاندنی نرخی زێر. کاک سروشت ئەمڕۆ نرخی زێر چۆنە بۆ ئەمڕۆ؟ بەڵێ ئمڕۆ مسقالێک عیاری 21 تقریبا 355,000ێکە بە بێحدەست، عیاری 18 300,000ێکە بە بێحدەست، نرخی لیرەیەک ئمڕۆ تقریبا 357 دلارێکە بە بێحدەست، ئەیش دەچێتە 300 تقریبا 70 دلارێکە باغدەسەوانە. باش کاک سروشت ئەی لیرە نرخی لیرە چۆنە؟ چەندە؟ بەڵێ ئەوەی کەوتم تقریبا ئەمڕۆ لە 355 بۆ 57 دلارێکەوە بە بێحدەسە، ئەگە حدەسەکەشی بچێتەوە سەر چێتە حدودی 370,000 دلارێک. کاک سروشتەمێ بزانم مۆزوعی ئەو حەقدەستە چیانی؟ هەنێک جار دەوترێ حەقدەستێکی زۆر لە کڕیارەکان دەسەندرێت لەلایەن فرۆشیارەکانەوە. با باسێکی ئەممان بۆ بکەیت و ڕوونکردنەوەشمان بۆ پێی بۆی تر کڕیارەکان گلەی نەکەن بڵێن حەقدەستێکی زۆرمان لێ سندرێت. بەتەکید حەقدەستەکە حەقی دروستکردنی ئەو شەریکەیە کە ماڵتونە بەرهەمەیەنە یاخود لە مەعمەلێکی گەورەیە دروستیەکات، ئیتر چی تورکیا بێ یاخود چی دوبەی بێ یاخود هەرچی وڵاتێکی تر بێ کە ئەم ماڵتونە بەرهەمەیەنێ حەقدەستێکی خۆی وەرەگرێ ئەو شەریکەی ئەو مەعمەلەی کە دروستیەکە. حەقدەستەکە کولی مسقالێکی یاخود بڵێن کولی غرامێکی 5 دلار حەقدەست وەرەگرێ، جاری وایە 3 دلارە، جاری وایە 5 شتمانەیە گرانترە 7 دلارە 6 دلارەکە کولی غرامێکی لە ئێمەی وەرەگرن. ئەمە بێت لە نەقڵ و گومرگەکەی کە لە مەتاری سلێمانەوە یاخود لە هەر شوێنی ترەوە بێتەوانێ نەقڵ و گومرگی لە تایە، ئەمە هەمی لەسەر ئێمە حسابە وەزایدەن ئێمە شخێرێکی خۆماندانین، ئەمە دواتر کە ئەو کەسیە دەیفرۆشێتەوانێ ئەو حەقدەسانی ئێمە پێمان ناوە ئەو خێری ئێمە داماناوە هەر هەمووی ڕاتە ناڵتونە سافێکە حساب بکرێت. ئەو ڕۆژە بۆرسە ئاڵتون بە چەند وەرەگیرێمەش بۆ ڕۆژە وەرەگرینەوانە. باشە کاک سروشت زۆر باز لە لیرە ئەکرێت، حەقدەستی لیرە چەنە؟ بۆ منە من بێ لیرێک بکڕم چەندێک حەقدەستە؟ لیرە زۆر کە زوات یەگەیش کە حەقدەستی نییە، حەقدەستی هەبوو بەس حەقدەستی لە چاو شتی ترا کەمترە، حکمی نوعەتی مەعامەلەکەی کە مەکاینێکی بچووکی ئەوێت و زۆر ئەرکێکی مادووبوونێکی نییە، حەقدەستەکەی لە چاو شتی ترا ئاسانترە. یەک لیرە ئەم دەقەیە جەنابێ بیکڕیت هەچ سەعرێک بێت حدودی 10 دلار بۆ 15 دلارێک زەرەر ئەکا کە وەزنی لیرە ستانداردە 7 غرام و 200. ئەگەر هەر شتێکی تر بکڕی لەو 7 غرام و 200 لیرە نەبێت حدودی 40 دلار بۆ 50 دلار زەرەرەکەی. بۆیە خەڵک زیاتر حەزی لە لیرەیە کە کڕین و فرۆشتنەکەی ئەگەر ئاڵتونۆکو خۆی بێ سابت بێ نەگۆڕابێ 10 دلار بۆ 15 دلار زەرەرەکە. زۆر باشە. بابەتێکی دیکە هەیە ئەمەوێ باسی لێو بکەین کاک سروشت، ئەوش ئەوەیە کە زۆرجا کاتێک دەبینین نرخی زێر گۆڕانکاری بەسەردا هاتووە بەرز دەبێتەوە نزم بێتەوە، هەندێک جار دەوترێت نرخی کڕینی زێر بەم شێوەیە و نرخی فرۆشتنی بەم شێوەیە. ئەمە پێیوەستە بوو بابەتەی کە تۆ باسی دەکەیت حەقدەست یاخود زیاتر ئەو جیاوازیە پەیوەندی بە چ شتێکەوە هەیە؟ بەڵێ ئەوە ژەر پرسیارێکە تۆزە وردەکاریشە ئیشەڵا بینەران تێگەن. ئێمە بێجگە لە حەقدەستەکە ئێمە لە عملەی عالەمیان کەمکردنی ئاڵتون هەیە، جاری وایە بە کەمکردن حسابە یاخود جاری وایە فەرق دروست ئەبێت لە بینی شارەکانە وڵاتەکانە. ئێستا بۆ نمونە عملەیەکی عالەمی بۆ سەعری کیلۆی ئاڵتونەم دەقێ بە وا بڵێن 5 دەفتەر و 40 وەرەقەیە،
باشە بە جاری وایە لە تورکیا ئەو سعرە ناگرێتەوە جارە لە تورکیا 5 دەفتەر و 30 وەرەقە ئاگرێتەوەوانە یعنی ئێمەش ناچاری لێرەیە بەکەم وەریگرن چونکە ئێمەش مەزدەری سەرەکیمان دوبێ یاخود بڵێن تورکایە کە بینێرینەوە بۆ ئەوێ یعنی ئەوان سعر ئەگە بۆ نمونە عالەمیەکەی 500 لێوە جاری وایە لەوێ ئێمە بە 530 وەرەگرین کیلۆی شاشەیەکی تەلەڤیزیۆنی دانێ نایان ناوە بۆرسە لێوێ بە 530 وەرەگرن ئێمەش ناچاری لێرە کیلۆی دەوەرەقەکەمتر لە بازار وەری بگرین بەس ئێمە لە حاڵەتێکە بێ مشتێک لێمان بکڕێ ئێمە 500 بۆ حسابەکەین هەیە لە کیلوەکە دەوەرەقەی فەرقا لە مسقالێکە تقریبا 8,000 بۆ 10,000 فەرقەکە ئەمە بێجگە لە حەقدەسەکەی کە ئێمە ئەی کڕێلی ئێسەرین کە ئەی فرۆشێتەوە ئەمە حەقدەس حساب ناکەینەوە ئەمە حەقدەزەرەوە ئەوەیە کە لە شەریکە بە نوێیی دروست کراوە یاماندەست کڕیارەکە باش کاک سروش لە ئێستاە لەم دۆخەدا ئەمە بزانام کڕین و فرۆشتنی ئاڵتون لەلایەن هاوڵاتیانەوە چۆنە لە چه ئاستێکدایە تا چەند فرۆشی ئاڵتونە جۆر بە جۆرەکاندا هەیە وڵا خۆی لەم کاتەیە حکمی وەزعی کوردستان کڕین و فرۆشتنی زرد بە ڕێژەیەکی بەچاودا بەزیوە نەفرۆشتنیەکی بڵێ هەیە یاخود نەبڵێن کڕێنێکی باشی هەیە ئەوە بێ بڵێ ڕۆژانە ئیش معاملەیەکی بەسیتی هەرتیایە ناو بازارەکانە پێشتر کە ئاڵتون زۆر دابەزی بوو فرۆشتنی نەبوو چونکە کەس نوێرە بفازانی زیاتر دابەزێ بەس ئێستا تقریبان چونکم چەند ڕۆژێکی زۆرە سەعرجێگیرە لە بینی مسقاڵی 3000 بۆ 4000 فەرقەکە تۆزە خەڵک ترسێکیە جارێ ئەیکڕێن ئەیفرۆشە هەر لەسەر گەرمی و بازارەمێ باسی ئەو بکەین کاک سروشتیانی لەڕابردوودا لە کاتی بەتایبەتی پێکێنانی ژیانی هاوسەرگیری لە کاتی پرۆسی هاوسەرگیریدا بێگومان دەزانی کللتوری ئێمە وایەکە زێر پێشکەش بە بووک و بە ماڵی بووک دەکرێت جاران گەر کەسێک داوای 50 مسقاڵی بکردای ئێستا دەوترێت کە کەمتر داوا دەکات ئێستا دەمەوێت بزانم لە ماوەی کۆتاییدا زۆرترین ڕێژەی کڕینی ئاڵتون لە پرۆسی هاوسەرگیریدا لای جەنابتان چەند بۆ وەکو زەڕەنگرێک من وەکو لای خۆم کە فرۆشت بێتم 30 بۆ 35 مسقال بوو لەم چەند مانگی پێشووە ئەویش کە زۆر زۆرە لە چاو ئەوەی پێشترە ئەگیناکە هەشمان بوو هەر لەو هەمان کاتا 6 مسقالێک بوو ینی 5 مسقال 6 مسقال ئاڵتون عەلەک سەری ئێستا بۆ بە 10 مسقال دە بۆ 15 مسقال ئەمێت باز لە جۆرەکانی 40 مسقال 50 مسقال دەکرا بەڵێ کاک سروژەمێ باز لە جۆرەکانی ئاڵتون بکەین چەند جۆری بڵین زێرمان هەیە باز لە تورکی و خەلیج و ئەمانە دەکەین ئەمێ باز لە جۆرەکانی بکەین لە هەمان کاتدا هەر جۆرێکی کە ئاماژەی پێکەیت ئەمێت نمونەیەک شمانیشان بیت بۆی بینەران زیاتر وەکو جیاکاریەک بیکەن بەڵێ خۆی ڕێژەی نیسبەی ئاڵتون زۆر زۆرە بۆ نمونە عیاری 9 هەیە 12 هەیە عیاری 14 هەیە بەس ئەوەی کە زیاتر لە لای خۆمان باو بێ دوو عیارە یاخود بڵین سێ عیارە عیاری 18 بەکارێنین ئێمە خۆمان لەگە عیاری 21 و عیاری 22 عیاری 24 شمانەیە ئەوە کە قاڵبە ئاڵتونە خاڵسەکەیە بۆ نمونە ئێسامە عیارێکی 18ەیە ڕەنگەکانیان زۆریان فەرق نییە لەگەڵ عیاری 18 و 21 چونکە زاخاوەکانیان لەیەکەوە نزیکن ئەمە عیاری 18 بۆ نمونە ئەمە لە کاتێکی تر ئەمە دوو تاکی 21 هەستیان پێ بکەی ڕەنگەکانیان فەرقێکی وای نییە سا ڕەنی 18 و 21 وەکو یەکی لێ هاتوێتەوە بەس عیاری 24 مانێ عیاری 24 ئاڵتونی خاڵسە ئەمە کە هیچ مادەیەکی تریتیانی ئاڵتونێکی پوختە خاوەکەیەتی ئەمە عیاری 24 ئەمە لە 1 گرامیەوە هەیەی تاوەکو چەند گرام تەوێت لە تاوەکو کیلۆ هەیەی ئەمان ئاڵتونە پوختەکەی کە زۆر کەس بۆ هەڵگرتن یاخود دایانێ لە جیاتی لیرە عیاری 22 ئاڵتونی ئێستا ئاڵتونی ڕەنگەکانی تریشمان هەیە ڕۆزگۆڵدمان هەیە پلاتینمان هەیە کە زاخار ئاڵتونی زەردە بەس ئەوەیە کە ڕۆدیۆمەکرێ ڕەنگی ئاڵتونەکە گۆڕانکاری بەسەرە بەپێی داواکاری کڕیارەکان ئێستا ئەمەیان کە ڕەنگی ڕۆزگۆڵدە تقریبان وەکو ڕەنگی مزوایە ئێستا خانمان تقریبان بە شێوەیەک حەزیان لێ کردووە ئەمەیان کە ڕەنگی پلاتینە هەمان ڕەنگی سلڤەر ئەنوێنێ وەکو زی و هەر ئاڵتونە بەزە ڕۆدیۆم کراون ئەمەش ئەم ڕەنگانەش سا لە ئاڵتونە پیا بووە زۆر باشە ئاڵتونی سپی شەرەمان ئەو ئاڵتونە پلاتینیە کە تۆ ئاماژەی پێەکە یاخود
جیاوازە زۆرجە ئێمە لە کۆمەڵگەدادا بیستینەڵین پرسیاری ئاڵتونی سپی دەکرێت. بەڵێ خۆی پلاتین جیا پلاتین شۆنەڵین مادەیەکە وەکو ئاڵتون و زی و مس پلاتینیش مادێکی ترە بەس ئاڵتون کاڵێن ئاڵتونی سپی مەبەستمانەوەی هەر ماڵتونە خۆی لە ئەسڵا سپینیا هەموو کەسدان کە ئاڵتون هەر ڕەنگی زەردە بەس ئەوەیە کە ئەمە ڕووپۆشێکی ئەم ڕۆدیۆما ئەکرێت کە ئەکرێتەوە بە سپی ئەگنا نەخێڵ ئەویش هەر لە ئەسڵا پتێ پوختی بکەیتەوە نە بیکەیتەوە بە ئاڵتون هەر ئاڵتونە زەردەکەی پێشترە. باشە. کاک سروشت ئەمە هەر کاڵێن زێر یانەچین بمنە زێر بکڕین یەکسەر ئەڵێن ڕەنگی زەردە یەکسەر زەردێت بە هیزرمانە ئەمە بزانم خواز لەسەر ئەو ڕنگانەی تر چۆنە لەسەر ڕۆزگۆڵ لەسەر ئاڵتونی سپی ئەوی پلاتینەی کە تۆ ئاماژۆ پێ کرد ئەمانە خواستیان لەسەری چۆنە تا چەند خانمان دێن ئەم ڕنگانە بکڕن. ئێستا لە باسی وڵاتی خۆمان بکەین بە تایبەتی شاری خۆمان بۆ تەناوای لاتوە سلەیمانی لەگە هەولێر یاخود لەگەڵ دووەکە فەرقیانەیە. ئێستا گە بچی بۆ مەتیقەی لای شاری هەولێرەوە یاخود شاری دووەکەوانەیە ئایاری هەژدە دەست ناکەوێت لێە هەموو کڕیارەکان ئایاری 21 کڕن بەس سلەیمانی ئێستا هەردوو نیسبەکە بەکارێنێ هەم ئایاری هەژدە بەکارێنێ هەم ئایاری 21 بەکارێنێ یعنی خۆی ئەگەر ڕاست بوێ ڕەنگی ئایاری هەژدە ئەبێ کاڵتر بێت لە ئایاری 21 چونکە ڕێژەیەکی تر لە مسی زیاتر تیا بێ نسبەی ئاڵتونەکەی کەمترە بێ ئەگەر سێ وڵاتانی ئەوروپاوانە بکەین ئاڵتونەکانیان تەنانەت سوورباوە یان زۆر کاڵە چونکمەوان نسبەیەکی زۆر کەمتر ئاڵتونی تایە ئایاری نوێی تایە خۆت ئایاری چواردەی تایە وە نسبەت بەکارێنانیشۆ لە لای خۆمان بڵین بە چاو لە سایە 20 لە سایە 30 ئەگە خەڵک حەزی لە ڕەنگی ڕۆزگۆڵدەکە بێ یاخود لە پلاتینیۆم ڕەنگی پلاتینیۆمی و سلڤەرەکە بێ ئێستاش عادەتی خۆمان حەزیان لە ڕەنگی زەردەکەی جارانە. زۆر باشە ئەنە جار گوێبیستی ئەوە دەبین کە دەوترێت ئاڵتون بە ئاوی ئاڵتون پاک ئەکرێتەوە یاخود کەسێک دەڵێ من ئاڵتونەکانم دەبم زێڕەکانم دەبم لای زەڕەنگەر پاکیان دەکەمەوە دەمێ بزانم ئەمە چییە کاک سروشت؟ زاخاویەکەمەوە بەڵێ بەڵێ زاخاوکردن هەیە لە ئاڵتونە زاخاوکردن دوو جۆری هەیە زاخاوکردنێک هەیە کە زاخاوکردنی وشکی پێڵێن مادەیەکە وەکو مادێکی کیمیایی وەکو خوێوایە ئەو ئاگرا گەرمەکرێ سوورەکرێتەوە و ئەکرێ بەنا ئەو زاخا وشکە ئەمە زاخایەکی سەریع زۆر بڵین شاز و دەرەجەیە وەکو جوانە نەخێر هەشتێکی بەپەلێ بۆ مشتریەکە ئەکرێ زاخای کارەبایی هەیە ئەوەیە کە بە ئایاری 24 ئەکرێ بەم وادە ئەکرێ کە پیشانم مای ئەمە ئەکرێتەوە بە ئاو ئەتوێندرێتەوە ئەوکو شلەیەکی لێت ئەبێتەوە بە ئاو دیسان ئەگە ئەو ئاڵتونە هەر چڵکی پیسیەک ئەوە هیچ لێ دەبێتەوە بەڵام ئەگە بێ ڕەنگی 24ەکە وەرگێتەوەوان ئایارەکە وەرگێتەوە ئەمە ئەتوێننەوانێ وەکو کەڤەرێکی بۆ دروستەکەن و ئەوەیە زاخاوەکە کە باسەکرێت. باشە ئەی دەتوانرێت بۆ منە دەستپەندێک بێت مستی لێ بێ ملوانکەی بێ زی و بێت لە ئاوی ئاڵتون هەڵبکێشرێت و مامەڵی چۆن لەگەڵ ئەم دەستبەندە مستی لێ ملوانکەیەدا دەکرێت دەکرێت بوو ئاڵتونێک مامەڵی لەگەڵدا بکرێ وەکو ئاڵتونێک چۆنە بۆ نمونە کەسێک زیوێکی هەیە وەکو بڵێ زاخاوەکە وەری ئەگرێ ینی ڕەنگی زەرد ئەبێتەوانەیە بەس تەنها چۆن بڵێ چەند ڕۆژێکی کاتیە ڕەنگەکەی وای لێە لەوا چێ 10 ڕۆژ 15 ڕۆژ مانگە ئەگەر بڕ بکە دیسان ئەو ڕووپۆشە زەردەی لێ بێتەوە کە وەری گرتووە. کاک سروشت بە ئاڵتونی خلیجی ببینین دەمانەوەی ئاڵتونی خلیجیمان نیشان بی زەری خلیجیمان نیشان بی و ئەمانەوە تایبەتمەندیەکانی ئەم جۆرە لە ئاڵتون بزانین بەراورد بە جۆرەکانی دیکە و بەراورد بۆ ئاڵتونانی کە لە وڵاتانی دیکەوە هاوردەی هەرێمی خۆمان دەکرێت. بڵێ ئەم مۆدیلانە ئەمانە ئاڵتونی خلیجن ئێستا ئاڵتونی خلیج زیاتر وای لاتە تقریبان بەرەو شێوەی کلاسی گەڕوە ئەمە هەر ئاڵتونی خلیجیە شێوەکانی ئەو تاقمەی تریان هەر ئاڵتونی خلیجیە ئەمە تاق پرچی پێڵێن ئەمانە خلیجین ئێستا خلیج زیاتر من وەکو خۆم وای بینم کە بەرەو شێوەیەکی کلاسیکی چەند وەختە چی دروست کردووە هەر ئەوانەیە کە دووبارە ئەبێتەوە خەڵک حەزی لێ و بەسەر ناچێ بۆ نمونە ئەمانە ئاڵتۆنی تورکین
بابەتی شەریکاتەکان کە زیاتر ڤان کلیفە، گوچیە، بولگاریە، ئەمانە ئاڵتوین تورکین. مۆدیلی تری ئاڵتوین تورکی بۆ نمونە زیاتر حەزیسان بۆ بە مرواری بۆ بە زرگۆن، ئەمە ئاڵتۆری تورکیەکەی کە مەسمعی تورکیا دروستی دەکات ئەم مۆدیلانە. ئەوە لەگە ئەوەشا خۆشبەختانە خۆشمان چەند مەعمەلێکمانەیە چی لە سلەیمانی چی لە هەولێر کۆمەڵە شتی جوان دروستەکەن. ئێستا شار شانبەشان ئێوان شتی جوان دروستەکەنەوە مەعمەلانە لێرە. بەڵێ ئەمانەش بابەتی تورکی لەگە خلیجەکە فەرقی هەیە. ئەمانە نەخشی خلیجین پیانەڵ نەخشی هەندی، ئەمانە نەخشە خلیجیەکانن. چی ترێ پیشان بەم هەر ئەمانە کە زنجیر و مەدالیایەکە کە خلیجیە. ئەمانەش ئاشقمانگەن، ئەمەسەش ئەمانەش خلیجی هەیە و چی تورکیشی هەیە. معمەلی خۆشمان هەیە لەم مۆدیلانە کە دروستیەکە. سواز بخۆیش دەر سەرکەوتووە و نیسبەی ئاڵتوونیان زۆر زۆر مەزبوطە. چەنداشەمەەوە پیشان بم سەحالێن ئەمەیان تورکیە، ئەوەی پیشانم مای مەعمەل سلەیمانیە. ئەمانە ئەمە مەعمەل سلەیمانیەکە بوو. ئێتر ئێستا وای لێ هاتووە تەناشتی ئێرانیشمان هەیە. ئەمانە ئەسامە ئەمە مەسمعی ئێران دروستەکە، ئێران بەزەشدە دروستەکە. ئەوانش زاخاویان کاڵە بێ پێشەوەی بۆمان بنێرم داوا بکەین زاخاوەکەیمان بۆ زەرترکەنەوە، چونکە وتم لێرە تۆزێ ڕەواجی کەمترە. ئێستا ئەمە دووتاکن، دووتاکی ناو قەوس و فەنەری پێڵێن، ئەوانش ئێرانین. بەڵێ ئای زیاتر ئەو ئێمە ئەلەکسە سێ شوێنمان هەیە، دووبەیمان هەیە، تورکیامان هەیە، ئێرانمان هەیە. و بێژگەلەوەی کە لە ناوخۆش بۆمان دروستە کرێت و وەریەگرین. باشە. کاک سروش هەر بە سێرکردن دەتوانرێت لە ڕێگەی نەخشەکەەوە جا بکرێتەوە ئەمە خەلیجی بێت، ئەمە تورکی بێ، ئەمە ئێرانی بێت. جاکردنەوەی هەیە لە ڕووی لە ڕێگەی نەخشەوە ئەو نەخشانی کە هەیەی لە بینی تورکی و خلیجەکەیە ئەگەر مەگەر شارەزایەکی زۆر هەبێ یاخود جاری وایە نەوەڵە هەستی پێ ناکەی، چونکەم ئەو معاملەی جاری وایە لە دووبەی هەیە لە تورکیاشا هەیە، بەس دەبینی ئێرانە و تورکیاکەیە هەستی پێەکەیت. بەڵێ لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی نوعەتی نەخش و شتیانەوانەیە نەخشیان 100,000 لە یەکەوە دوورە. کاک سروشت ئەو پرسیارم لا دروست بوو، هەرچەنە تۆزێکیش بەسەر بابەتەکەی ڕۆشتین، بەڵام ئەمێ بزانم نرخی زاوخاوکردنی زێر چەندە، نرخەکەی لە چەندەوە دەست پێ دەکات بە نزیکەی؟ بەڵێ خۆی وەڵای نرخی زاخاوکردن بۆ شتێکی مەسەرەن وەکو بابەتی مستیلەیەک یاخۆیان بابەتێکی شتێکی ئاوا بەسیت بڵێن مستیلەیەکی بچووک بێ 1000 و 2000 نارە، جاری وایە کەمتریشە. ئەمە بە خێری کابرای زاخاو یاخود بڵێ بەوە بێگنە بۆ زەڕەنگەرەکە نیە. ئەگەر پارچەکە گەورە بێ بۆ بابەتی حێل و مەخێکێک بێ شتێنێک بێ ئاشربانگێ بێ لەم بابەتانی کە پێم وتی شتێک پارچەیە گەورە بێتتر پارچە گەورەکە لە 20,000ەوە 15,000ەوە شتەیە 25,000 حکمی گەورەی نوعەتی زاخاوەکە چەندێ زاخاو وەرەگرێ. سەبارەت بە ئەوەی کە زۆر زۆر هاوڵاتیان ئەیکڕن ئایارە 18 و 21 و 24 چۆن بناسرێتەوە؟ بۆ من ئاڵتونێکم هەیە چۆن بزانم ئەمە ئایارە 18 ئەمە 21 ئەمە 24 هیچ ناسنەوەیەکی هەیە؟ بەڵێ خۆی سەرەتایی ڕەنگی ئاڵتونی 20 لەگەڵ 18 دیارە، ڕەنگی 18 کاڵتر و تۆزە سوورباوترە و ئایاری 21 ڕەنگی زەرترە و ئاڵتونەکەی نەرمترە. ئەمە زیاترە مای کە پێت دەڵم زەڕەنگەر هەستی پێکە، زەڕەنگەرێ بۆ نمونە دەستزیاد لە نەرمی ئاڵتونەکە جاری وایە زانێت کە ئەمە 21 18 نیە. هیچ کە ئەمانە هیچ پێویست نەکە لە هەموو ڕوویەکەوانێ ئەم ئاڵتونانە هەمووی تەمغی پێوە، چۆن بڵێ ینی مۆری تایبەتی خۆی پێوەیە. ئێستا لێرە ئەمە نووسراوە، ئەگەر کامێرەکە ببینم بە جوای نازانم، نووسراوە 750 نیسبەی ئاڵتونە کە ئەم ئایاری 18 ئەگرێتەوانێ، واتە لە 1000 بەش 750 بەشی ئاڵتونە، ئەوە کە پێڵەن ئایاری 18. 21ەکە لێ نووسراوە 875. ئێستا ئەمە 750 زەم لەسەر ئەمانە گەورەتر و جوانتر دیارە. هەلێرە ئێستا ئەمە مۆرەکەیەتی کە نووسراوە 750.
ئەگە جاری وایە ئەنووسێ 1975 کەواتە لە 1975 ئاڵتونەکە یاری 21ەکە یاخود هەر لێ ئەنووسێ 21 یاخود هەر لێ ئەنووسێ 18 و جاری وایە زۆر شتی واژ ڕوویاوە لە شەریکت پارچەیەکە بە مۆری بەرنەکەوتووە یان مۆرەکەی لە شوێنێکا بوو خۆ دەزانی مۆری ئاڵتون خۆی بچووکە اینجا بە وردی ئەوانیش لێنێمە بە زەڕبین بۆ یەگەڕێ و هیچ کێشەیەکیشینی ئاڵتون ێستا جیازی فەحزەیە وەستی لەگەڵایە بۆ زۆربەی دوکانارەکانیش هەمی کەس و مشتری خۆین ئەوە نەبێ ترسی هەبێت. ئەنە جار ئاڵتون ئەبینین سادەیە هیچ مورووێکی تێدانیت تەنها بە خودی خۆی نەخشێنرا بەڵام هەنێک جارە بینین زنجیرێکی ئاڵتونە پارچەیەک مرواری پێوەیە یاخود موریەکی دیکەی پێوەیە یاخود بەردێکی دیکەی پێوەیە چ لە مستیلە بێ دەستبان گوارە ملوانکە بە هەموو جۆرەکانەوە با بڵین ئەمێ بزانم لە کاتی فرۆشتنی ئەو پارچە زیارەتدا لە کاتی فرۆشتنی ئەو پارچە ئاڵتونەدا نرخی ئەو موروە هەژمار دەکرێت یاخود نا و لە کاتی کڕینەوە شیا بێگومان لەلایەن خۆتانەوە. ئێستا ئەوەشە پێڵم زۆر چاک. ئەمە لێرە دوو جۆر شتمان هەیە یەکیان ناوی زرگۆنە یەکیان ناوی بەردە. ئەمەی کە ئێستا لێرەدا دیارە ئەمان زرگۆنە ئەوەی کە چەند ڕەنگی هەیە زیاتر سپیەکەش خەڵک حەزی لێیە زرگۆنی سپی ئەم زرگۆنە کە کڕیارێکی کڕێ لەسری بە ئاڵتون حسابە ئەشی فرۆشێتەوەە لی دەرەکرێت یعنی زەرمەند کێیە کڕیارەکە ئەمە بەس ئەوەیە ڕێژەیەکی وا زۆری تیانە ئەوەش جوانی کردووە ئێستا زۆر کەسێ لەمانە ئەترسێ ئەڵێ ئەمانە دوای زەرەر زۆرەکە بۆ نمونە ئێسامە مروواریە کە تایەتی یاخود ئەمە سێ بەردی سەوزی تایە هەر لە شەریکەوە کە هاتۆ ستۆنی هەیە یاخود وەزنی بەردی هەیە کە ئەماڵێ فاینگۆڵدەکەی ئاڵتونە سافیەکەی 3 غرامە هەنی ئەمە تەنها ئاڵتونی حسابە مرواری حساب نییە لە هەمان کاتە ئەم بەردەی کە پیشان تێم ئەمانە هەر ئاڵتونەکانی حسابە ئەلێرە دەرچووە کە ئەڵێ ئاڵتونەکەی 5 غرام ئەوەنەیە بەس ئێسابی کێشی بیکیتە سەر تەرازوو تقریبا 7 غرام و شتێک دەرەچێ ئەمانەمان هەیە بۆ نمونە ئەمان لە نوعێتێکی تێرەوانێ هەمیشە هەموو کات زرگۆن حساب بۆ کڕیار بەرد تەرک بووە بەردی گەورە تەرک بووە ئێستا لە سێتێکی ئاوایە کە سێتێکی کاملە ئەم یاقوتە سوورانەی کە تایەتی هیچی حساب نییە بە ئاڵتون بەس ئەگەر کامێرەکە پیشانتان بە زرگۆنی سپی بە ئەترافیا هەیە بە چاودەریە هەیە بە ئیتارەکانیە هەیە ئەوە حسابە بە ئاڵتون کاک سروش ئێستا و تەخمەی لە بندستی تۆدایە ئەمە بۆ منە نرخەکەی چەنە بە کاملی بەسەر چاو $23 وەرەقە و $58 $2358 ئایاری 21ەکە زۆر چاکە کاک سروشت ئەمێ بزانم پێشبینی دەکرێت نرخەکەی زیاتردا ببەزێت یا نرخەکەی زیاتر بەرز ببێتەوە بۆی فرێ خۆمانکەوین گەر نرخەکەی بەرزە بێتەوە بم نرخەکەمە فریاکەوین مەجموعەیەکی چاک زێر و ئاڵتون بکڕین بڕاب کە ڕۆژانە و پرسیارەمان زۆر لێکرێ هەرچیەک بڵین گریمانەیە قسەکەین ینی من ئەگەر بمزانیە ئاڵتون زیاتر بەرزە بێتەوە لە ئێساوە ڕێژەیەکی زۆر مەکڕی کە هەچ کەسێک تریش بێ بزانێت دای ئەنێ گریمانێ لەوە ئەچێ بەرز بێتەوە لە ئاچە دابەزێ ینی ئێستا ئاڵتون ئەو کێشە ڕئیسی هەیە یەک هۆکار نییە تەئسیری لەسەر بێ بەڵکو سەدان هۆکار تەئسیل لەسەر ئاڵتونەکە چی بە بەرزبوون و چی بە نزمبوونەوەی بە زۆکو ئێستا کاتێکی باشە بۆ کڕێنی بەس ئێمە ژۆکو خۆمان دڵنیان کە ئەلەم ڕێژەیە ناوەسێ ئەبێ بچێتەوە سەرەوەوانە بە پێی پێوەرەکانی کە دیارە بە پێی ئەو خشتانی کە بۆی دانرا بچێتەوە سەرێ لە ئێستادا سەری نزمە ئیمڕۆ یاخود چەند ڕۆژێکی ترە چەند سەعاتێکی ترە ئەبێ ئەو ڕێژەیە بەرز بێتەوە بچێتەوە تقریبان ئۆنسی 1800 بەڵێ زۆر سپاس بۆ کاک سروشت کامەران ئازارڕەنگرم شێک ڕاست خۆر سلێمانیەوە لەگەڵمان بووی لە ئێستادا وچانە وەرگرین پاشان لەگەڵتان بەردەوامی